السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير سپاس دەکەینەوە خەریکی چینی ئێستا والله خەریکی ترش پاکردین ئەم ترشا بۆچی وای لە یەکەن دیشتێنینەوە گەشتکانمانەوە ئیدی دەبێ ئەوە بێنین چاچکەین و وشتیکەینەوە پاچکەین ئەمە هیچ هەڵی ناخەن لە بەرخۆر باگە داماتەکان ئەوجا هەڵی دەخەین هەڵی دەخەن پینکەکەی لێ دەردەکەین و لە بێژنجی دەکەین پینکەکەی لێ دەردەکەین و سماقەکە بەجیا دەمێن تۆ پینکەکەشی لێ دەردەکەین ئەوجا وشتی دەکەینەوە کۆی دەکەینەوە هەڵی دەگەین ئەرێ ئەمە لە کاتی شکاندنەوەیە هینێکی هەیە شارایکی هەیە شیلەیەکی هەیە زۆر جار دەسەگرێ بە تابەتی کە خۆر لێدا ڕاق خۆیەتی دەردەکە جاری وا هەیە کە گەرمایەت ناشکێتەوە دەبێت بە گەرما خاو دەبێتەوە دەری دەکاتەوە بە ئەگەر لەبەر سێبەر وشتڕامان کرد وشک دەبێتەوە باڵێ باشە ئێوە ئەم ترشە زۆرتر بۆچی بەکاردێنن وڵا بۆ هەمووشت بۆ ماسی بۆ یاپراخ بۆ کاردوو خواردنەوە جای کوێستانیشی پێچاکەکان کاردوی پێ لە بەردەخەین و کاردوی پێ چاک دەکەین بەڵێ دەیکەنە چی تریشەوە جا لە یاپراغی دەشۆین و بڵێن لە دەیکوتین لەگەڵ پەتاتە و هەموو شتێکی ینی کە لێشۆن دوای بەس ئاوەکەی بەکاردێن و ئەمەکەی ئەوەی فرە دەدەین باشە با لە مامەساژنیش بپرسم بزانم مامەساژن عادەتەن ئافرەتان هەر ئەنەزانیی هەمیشاڵن لە شاری شاڵن بەخواژ ژیانی ئافرەتان زۆر قورسە مناڵە بەریە و توزانم جا زۆر جارەڵەن ئیشی ئێمە وەکو ئیشی جرجال وایە ئەڵێ ئێوە بەیانیەکەین نیۆڕۆک و خۆی لێتەوە نیۆڕۆیەکەین دیسان ێوارۆک و خۆی لێتێت و بازام تۆڵێکی بخێر بەسەر چاوە سپاس دەکەین بخێر بەسەر چاوە وەڵا جا هەروەیە مامۆستاجیان بەخۆزانی ئیش و کاری وێ بە ڕاست هەر چەندی دەکەی پیاوە دەڵێ جا چت کردووە کا چیشت کردیە باشە چیشت دیار نییە کا چیشت کرد هەدە سوڕێ هەدە سوڕێ باشە ژنانی ئێرە بە چیەوە مەشغوڵن وەڵا جا بە ئیش بەیشی دەرێ بە ئیشی ژۆرێ بە ئیشتی ماڵێ زیاتر ئەوەی پیاوان دیارەوە ئەچنە سەرباخی و توزام چێڵان و نازانم زامەش هەموو شکامە کاران دەکەین لەگەڵیان بخۆن هەموو شیان بۆ دەکەین تۆ مامۆستا مدیری مەکتەبیشە چەندێک ئەمە بۆ ئیشەکەشی بۆ تۆش قورس کردووە زۆر زۆر الحەمدولله مامۆستا هینیشە ینی چۆنەڵی لە باخ و باخداریشە دەستی هەیە ماشەڵڵا زۆر زۆر هەندێ زۆر باشە ئەوە تۆشی پێهیلاکە بیت باشە ژنی ئەم لادەیە زۆرتر بەچیەوە سەرقاڵن وەڵای جا بە زۆری بە ئیشی ماڵێ و بە ئیشی دەرێ و خۆ دەزانی باشە ڕاستە خوا لەشتان ساخکایخوا چی ئیشێکی لادێ زۆر قورسە بۆ ئێوە وەڵاهی جا ئیشی لادەی بڵێن ئیش بۆ ئیشی ئافرەتی هەمووی قورسە هەموو قورسە نانم بە تایبەتی ئیشێگەسا مەسەرەن بۆ پیاوان گوێستەکاندن کارێکی زۆر ڕاستە بەڵام ژنەکانی یارمەتیان دەدەین کۆیان دەکەینەوە بڵێن سپیان دەکەین و یارمەتیان دەدەین هەموو ئیشی نانکردن قورسە بۆ ژنانە دی بەڵام ئێستاکانش تەقریبەن وەکو جاران نییە ئێستا مەڕووماڵات و مانگا و ئەو شتانە کەم بووە ئەو شتانە کەم بووەڵە ئێستا هیچ کەمی لێ مەڕووماڵاتی نییە ویشمان هەبووی دی بڵێ دەچوینە ناو شینایەتیش و بەس بەخوای تقریبا ئێستا ژنیش وەکو جاران هەنداوە ناکەن ڕاستە مامۆستاژن با بزانم تۆ چ شیوێک زۆر قورسە لێنانی چکە ئەزانی چی جۆرە شیوێکەیە شیوی کوردەواری بەسەن ینی قوڕا و نازانمەمانە چی شیوێک لەو شیوانە زۆر زەحمەتی زۆر و کاتێکی زۆری دەوێت باشە با بپرسم بەزانم مامۆستا حەزی زۆرتر لە چ خواردنێکە وەڵا جا حەزی لە هەموو شتیە ڕاستی بێ هەموو شتێکی دەخوا بە زۆری کەی بەگەن مەکتای نایزم ئەخوا بە زۆر بکەن شتەی دەخوا دەوڵمەی دەخوا ئەی مناڵەکان ناخۆن فڕەکەم زاری هە ناخوانی هات کەکی بە گۆشت حیوانی هەنایە ناخۆ باشە حتما ئێوە هەر لە ترشەوە بیگرە تاکو میوەجات و ئەو شتانەی کاتانە لێ حتما زارێکێک کچی و زاوای و مەسەلەن خزمی و خوشکی و ئەمانە لێش بەخشن زۆر جار شتی لە یادەکان زۆرینەی ئەی بەخشن ماشەڵڵا نایفرەشت بۆ دیارە زیاتر بەتەنیا ناخورێت ئینسان ساحب خزم و دۆست و برادەر و ئەدی کچ و کوڕی خۆت و ئەوانەبی مەجبوری دۆست و برادەران مەجبوری هیچ شێک بەتەنێ ناخورێت باشە مامۆستاژن نانی تیریەکەی تۆ بەڵێ زەحمەت نێ نانی بەڵێ وەڵا زەحمەتە بەس دەکەین
دەی باش لەشتان ساڵێ سلام زۆر خۆشحاڵ بووین دەستان خۆش بێت خاطر سپاسانەکەی بەخێر دەست. زۆر مەمنونی سپاس دەکەین ئەی تۆ بۆ شتێکردنەوە یڵدا چۆنی دە تۆ سەیری کامێرەکە کە سێری سێریکە سەیری ئەوان کە حەزەکەی یڵدا تۆ حەزت لەوەیە بچی بۆ شاریا لە لادێبی ئێرە خۆشە یا شار بۆ شار چی لێیە ها حەزت لە چیە لە شار ها لا ئەوە لە گەمەشتی حەزت لە کام گەمەیە حەبل حەبلانێ حەبل حەبلانێ ئافرین بۆ تۆ